بۆ یەکەم جار کلیپە نوێیەکەی هونەرمەندی دەنگخۆش بەهجەت یەحیا لە ڕێگەی پرۆگرامی کورسات مەگەزین و هەروەها لە کەناڵی کورساتەوە بڵاو دەبێتەوە. دوو مەلی کۆچەری نوێترین بەرهەمی هونەرمەندی دەنگخۆش بەهجەت یەحیا و خۆی لە پێکە تایبەتەکانی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاماژەی بەوە کردووە کا بۆ یەکەم جار بەرهەمە نوێیەکەی لە کەناڵی کورساتەوە پەخش دەکرێت و دەبینرێت. دوومەلی کۆچەری نوێترین میوزیک ڤیدیۆی هونەرمەندی دیار بەهجەت یەحیایە کە بڕیارە ئەم شەو لە کەناڵی کورساتەوە بڵاو ببێتەوە. هونەرمەند بەهجەت یەحیا لە پێگەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوێتەوە ئاماژەی بۆ کردووە شەوی چوارشەممە 24 ئابی 2022 سعات 9 شەو بە کاتی هەرێمی کوردستان کلیپە نوێیەکەی بە ناوی دوومەلی کۆچەری بۆ یەکەم جار لە شاشەی کورساتەوە بڵاو دەبێتەوە.